ئاوێنە چی نیشان دەدا؟ ئاوێنە شتە پیشاندا کە لە بەرامبەریەتی بەڵێ ڕۆژانە چەند جار دەچێت دەر ئاوێنە؟ وەڵی بەپێی پێویستە ڕۆژی وێلوانی هەر نەیبین ڕۆژی وێلوانی زۆرترین کات لەبەر ئاوێنە بەپێی پێویست و زروفی ئەو کاتێکە تێدا بەڵێ دەگوترێت ئاوێنە ئەو شتەیە کە ڕازگۆترین شتە بۆ نمونە ئێمە خۆمانی نیشان دەدەین هەر خۆمان نیشان دەداتەوە تا چەند پێویستە ئێمە وەکو ئاوێنە بین لەگەڵ یەکتری بەڵێ سەرەتا مەرزنی ئاوێنەش هەم کات ڕاستیەکان و خۆی پیشان بدا ئاوێنەش زۆر جار هەیە وە خۆی پیشان نادا بینی کەسەکە جوانتر یان نەشیرنتر یان گەورەتر یان بچووکتر پێم وابی ئاوێنەش هەموو کات ڕازگۆ نییە بەڵام پێویستە مهم ئەوەندەی ڕازگۆیە ئێمە سوود لێ ببینن و ڕازگۆ بین لەگەڵ تا چەند ئێمەوەمان کردووە لەگەڵ یەک وەکو ئاوێنە بین بەڵێ بەخوای بەکردار جیاوازە لەگەڵ قسەکردن بە قسەکردن هەمومان قسەی جوانەکەین و بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام لە حقیقەت تا چەندەوەی پێم وان نییە ئەوەندە ڕازگۆ بین کە لە ژیانی ئەمڕۆ لە زروفی ئەمڕۆ پێم وان نییە ڕازگۆیی زۆر بی ئەوەی ئەیبینن زیاتر هانیگەچی پێم گوتی بە قسە هەمومان ڕازگۆینە بەڵام بەکردار لەوانەیە زۆر لەگەڵێک ڕازگۆ نەبین یان زۆر بە سەرکەوتنی یەکتر دڵخۆش نەبین ئەبینین جاری وهەیە لە کۆمەڵگای ئێمەسە بە نۆحەکە کۆمەڵگا هەندێک کەس کە سەرکەوتووە خەڵکێک بەس لەبەرەوە دوغزین کە سەرکەوتووی یعنی هیچ زیان لەوە کەسەژی بەس کارەکە بۆچی دەگەڕێنیەوە جەنابەت یعنی بۆچی بۆ نمونە ئەگەر تۆ سەرکەوتوبی ئەمن بتبغزێنم یاخود پێم خۆش نەبێ یان بە سەرکەوتنی جەنابەت خەفەت بار بم ینی هۆکارەکە چییە بۆ باسی ئەوە شت کردوتت لە زۆرۆف و دەور و زمانی ئێسادا کەممان لەگەڵ یەکتری ڕازگۆین ئەوە بۆچی دەگەڕێنیەوە بەخوا هەروە گوتم یعنی نازانم بارودۆخەکە بە نۆعەکە جەوەکە بە نۆعەکە ئێدی خەڵکەکە نازان وڵا بیرکردنەوەمان خاڵاتە بە خاڵەت دە ژیان گەیشتی نەزانی خۆی ئەگاتومانای ژیانوە خۆی لێک دێوە کە بزانی ئێمە لۆچە هاتینە سە دنیا لۆچە ئەژین ئیدی پێم وابی ڕوبەڕووی ئەو شتانە نابینەوە بەڵام بە تەئەکید خاڵەت تێگەیشتنمانە لە ژیان کە تووشی ئەو بیرکردنەوە هەڵانە ئەبین مانای ژیان لە لای جەنابەت چییە؟ ژیان وەڵات جەوە خۆی ژیان یعنی ژیان چییە؟ ئێدی دیار ئێمە لۆچە مرۆڤایەتیمان تێدابی ئەو ژیانە مرۆڤایەتی ژیانە مرۆڤین ئێمە مرۆڤین پێویستە مرۆڤانە بیر دەکەینەوە مرۆڤانە دەژین بە تەئەکید ئەو کاتانە کە تووشی هەڵابین بێگومان مرۆڤانە بیر ناکەینەوە دەنا ئەگەر بە مرۆڤانە بیر بکەین و هەڵسو کەوت بکەین بێگومان ژیانێکی زۆر جوان و شایستەمانە بێت ئەو ئاوێنەیە بگرە ئەو جارانەی کە دەچێت دەرە ئەو ئاوێنەیە جگە لەوەی کە بۆ نمونە لە بۆ جوانکاری بەکاری دێنی بەڵام هیچ جاری وە هەبووە گفتوگۆ لەگەڵ ئەو ئاوێنەیە بکەین بێگومان بەبێ ئاوێنەش پێویستە جا بەجا گفتوگۆ لەگەڵ خۆمان بەرامبەر ئاوێنە چ گفتوگۆیەک دەکەی چی بە خۆت دەڵێی چ گفتوگویەک لەگەڵ خۆم دەکەم بەخوای بەپێی بیرکردنەوەی ئەو کات ئێستا لەوانەیە نمونە بیر بکەمەوە بڵێم بەرامبەر کامی ڕۆچۆنم نمونە وایە ئینسان لە ئێستادا جاری وا هەیە کەسانێک بریندار دەکات بە قسە باشە هەندی قسە هەیە دەیکا کە کەسەکە پێوە بریندار دەبێت ئەگەر ئەو قسانە لە بەرامبەر ئاوێنەیەک بەرامبەر بەخۆی بیکات دەبێ هەستی چۆن بێت بەڵێ بەنسبەت بریندار بوونە کە زۆر جاروێ قسە چڕق بیان قسەی ناخۆش بەرامبەر تەکرێت بەڵام مەرزنی هەموو لۆ بریندارکردن بێت هەندێک زار هەندێک کەسی دڵسۆزە بینی لە هەندێکەم و کورتی ئاگدارە کاتەوە کە ڕەنگە بەخۆ تاست پێ نەکردبی ئەوانیان بەڕێی من بەڵام لە شوێنی شاو کە پێت بگۆتری ئەوانە جێگای ڕێزن و حەقا ڕێزیان لێ بنەی